ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی محەممەد نووریتان لێبێ. پندێکی کوردی هەیە دەڵێت ئەخۆم بۆ خۆم، ئەنوم بۆ خۆم، منە دەکەم ئەژین بۆتان. ئایا ئەم پەندە بەسەر حیزبە کوردیەکانە جێبەجێ نابێ؟ ئێوەش ئەو پرسیارەتان نەکردووە حیزبەکان لە دوای هەڵبژاردنەوە هەر کارێ بکەن وەک دەستکەوت بە هاوڵاتیانی دەنگدەری پێشویان دەفرۆشنەوە؟ ئایا حیزبەکان لە کوردستان کار دەکەن یان تەنها مزایدەی سیاسی؟ دەوترێت تەنانەت دەبینین مزایدە بە هەڵوێستی نەتەوایەتی، شەهیدان، پرۆسەی چاکسازی شەوە دەکەن. ئایا ئەم حیزبانە هەڵوێستی نەتەوایەتیان هەیە یاخود بە مزایدەکردن هەڵوێست بۆ خۆیان دروست دەکەن؟ بەرپرسێکی پارتی دەڵێت یەکێتی چوونی بۆ ئامەد بە هەڵوێستی نەتەوەیی دەفرۆشێتەوە، بەڵام لە مەهاباد ڕووداوێکی گەورە ڕوودەدا بێدەنگدان دەنیشێ و قسە ناکات. ئایا ئەمە مزایدە نییە؟ ئەمە پرسیاری بەرپرسەکەیە. بەرپرسێکی یەکێتیش دەڵێ ئێمە مزایدە ناکەین بەڵکو خاوەنی بنەمای نەتەوەیی خۆمانین. ئایا ئێوەی بینەر ئەم هەڵوێستانە بە هەڵوێستی نەتەوەیی دادەنێن یاخود مزایدەی سیاسیە؟ یەشێتی مزایدە دەکا یاخود پارتی دیموکراتی کوردستان مزایدە دەکا؟ بۆ قسەکردن لەم بارەیەوە میوانداری هەرێک لە بەڕێزان مامۆستا ئەنوەر حسێن، کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان، سوپاس. هەروەها مامۆستا کاروان محەممەد سابیر، خوێنکاری ماستەر و کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان، سوپاس کاکاروان. پاش کاتژمێرێک ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای کامیان بووە. سەرەتا کاکاروان لە تۆ دەست پێەکەم. ئەو شتانە چین کە لای ئێوە وایە یەکێتی مزایدەی پێوە دەکات نە هەڵوێستی نەتەوەییە؟ من پێم وایە ئێمە نابێ بڵێن یەکێتی لەبەر ئەوەی یەکێتی ئێستا وەکو حزبێکی سیاسی ناوەندی بڕیاردانی نییە و ئەو کێشانەی ناو یەکێتی وای کردووە کە ئێمە نەتوانین یەکێتی وەکو حزب تاوانبار بکەین، چونکە یەکێتی نییە؟ ئەشخاصی ناوی یەکێتیە، دەشخاصەکانی ناوی یەکێتی لەوانەیە گروپ و کوردەکانی ناوی یەکێتین، بەڵام کۆی گشتی حزبەکە نییە وەکو حزب، یعنی ئەوەی کە هەموو حزب کۆک بن لەسەر ئەوەی ئەو شتانەی کە دەیکەن. بۆ نمونە لە مۆزوعی کۆبانێ، بۆ نمونە لە هەڵبژاردنەکانی ئەم چەند ڕۆژەی پێشووی تورکیا، هەموو ئەوانە لەسەر ئاسی شخصی ئەو ڕێیانە دەربڕاون. بۆ نمونە خەڵکی لە ئاسی ئەندامانی مەکتەبی سیاسی هەندێک هەڵوێستیانە بووە، بەس ئەندامێکی تری مەکتەبی سیاسی و هەڵوێستەی نەبووە، کەواتە ئێمە نابێ بڵێن یەکێتی. بۆ چونکە لای تو وایە شتێک نییە ناوی یەکێتی بێ وەکو قەرارێکی جەماعی وەکو حیزبێک، وەکو ناوەندی بڕیاردان. من پێم وانیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بێت، چونکە ئەگەر یەکێتی بێ ئەوە کارەساتە، یعنی خاوەنی ئەو خەباتە و بەشداریکردنی لە حکومی حکومەت ئەو سەنگە خاوەنی ئەم جۆرە مزایدەکان چین؟ کە تۆ ناوە شتێک نییە ناوی یەکێتی بێ، ئەوانەی کەیکەن ئەشخاصی ناوی یەکێتیە لەبەرەوەی بڕیاردان لە ناوی یەکێتیدا نەماوە، ناوەندی بڕیار نییە، هەر کەسێ و لە خۆی، وانی هەر کەس بۆ خۆی وایە، هەر بزەبت وایە، هەر کەس بۆ خۆی، شتێک نییە ناوی یەکێتی بێ، ناوەندی بڕیار لە یەکێتیان نەماوە. کۆمەڵێ مزایداتی سیاسیە کۆبانی ئامەد ئەوانە ئێستا نەسە مزایدەکان ئەگەر لاتە. زۆر سپاس. لە ڕاستی ئێمە پارتی وەکو حیزبی سیاسیە ناسین و پێمان وایە ناوەندی بڕیاردانی هەیە، بەڵام ناوەندی بڕیاردان لە پارتیە جیاوازیەکەی لەگەڵ یەکێتی ئەوەیە کە هەڕەمێکە لەسەرەوە بۆ خوارەوە، چۆن لەسەرەوە داڕێژێ لە خوارەوە بێت جێبەجێکرێ بەبێ زیاد و کەم قابلی مناقەشە نییە. ئەمە ئەو حیزبەیە کە حیزبێکی کۆنکرێتی داخراو بە پێچاوان، یعنی وەکو قاز هەر شتێک و تا لەسەرەوە خوارەوە قیرەقیرەکە. من ناڵێم وەکو قاز، بەڵام لە یەکێتی نیشتیمانی کوردستانە لە یەکێتی نیشتیمانی کوردستانە خلافی سیاسی هەیە، ئارا و بۆچوون و جیاواز هەیە، بەڵام ئەمانە بریتە لە حیزبێکی لیبرال کە هەموو کەس دەتوانێت قسەی خۆی تیا بکە. و ئەگەر یەکێتی بڕیاری سیاسی نەبێ هەر کەس بۆ خۆی قسە بکە، پێم سەیرە یەکێتی لە ماوەی 2-3 ساڵی ڕابردووە ئەتوانێت سەدان ئیمتیاز کۆ بکاتەوە. هەروانەی کە کاروانە لە مزایدەی سیاسین، یعنی ناکرێت حیزبێک مزایدەی سیاسی بکە بەڵام سەدان هەزار کەس بێ لە سەواڵەکە شایی بکە، کە لە کاتێکە لە هەڵبژاردنەکانی دوو شەوی ڕابردووی هەدەب بە سەدان هەزار کەس لە سلێمانی نەسەر جادە و شەقام خۆشی خۆیان دەرەبڕن، لە دۆگەم حاڵەتە نابینی. ئەمە مزایدەیە، ئەمە بریتە لە دۆگەم حاڵەتە نابینی لەبەرەوەی بەڵێ بێگومان پارتی دیموکراتی کوردستان جا هەرەوەی کە لەبەرەوەی چی پارتی دیموکراتی ئەو جملەیە تاوکە
پێم وایە پشتیوانی ئەرە و ڕووداوە سیاسیانی کە لە ماوەی ڕابردوودا ڕوویداوە پارتی دیموکراتی کوردستان لە بەرەوەی سەرکردایەتەکەی لەگەڵی نەبووە تەشخیصێکی دروشتی بۆ ڕووداوەکان نەبووە و بۆ چوونین پێم وایە لە بەشێ لە وەزعانەیە پێچەوانم لەگەڵ مامۆستا لەبەر ئەوەی پارتی دیموکراتی کوردستان زۆر سەنگینانە زۆر مەسئولانە تەعاملی لەگەڵ ئەو حەدەسەکرد بە تایبەتی ئەگەر بەسەری هەڵبژاردنەکانی تورکیا بێنینەوە پارتی نەیویستووە تەدەخل لە بڕیاردان لە ناو تورکیا بکات و هەمووشتان دەزانن جەنابیش دەزانیوە هەموو خەڵکی کوردستان دەزانێت و خودی برادرانی هادەپ و پەکەکە و هەموو ئەو ڕێخستانی کەسەر بە پەکەکەن دەزانن کە پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک بارزانی و خودی کاک نێچیروان و خودی مەکتەبی سیاسی پارتی و هەموو ئەو ئۆرگانانەی کە پارتی پێک دەهێنن چۆن هاوکاری هادەپ و هەو هێزانەی دیکەیان کردووە کە سەر بە پەکەکەن ئێستا پێ دەڵێن بۆ نمونە ئەو شەڕە چەکداری خوێناوی کە لە نێوان پەکەکە و تورکیا هەبوو پارتی وەک کارکتەرە باڵەکانی پارتی ڕۆڵی زۆر کارایان هەبوو لەوەی کە کۆتایی پێبهێنرێ شەڕەکە لانی کەم شەڕەکە بە وەکو شەڕ نەمێنێ وەکو شەڕ دەستکەوتەکانی حکوومەتی تورکیا ئەم جەنگی ساندار لە تازەترین کتێبیا بەنەمەی شەمەند نەفەری میزۆپێتامیا ئەڵێ بۆ یەکەم جار بەڕێز مامجە لە ساڵی 1993 کە ئێمە لە تاش قابات بووین تورکت ئۆزال پێوت بووم کە با مامجلال محاولە بکە پرۆسی ئاشتی دەست پێ بکە ئەڵێ هەر ئەو شەوە کە ئێمە لێبووین بەڕێز مامجلال تەلەفۆنی بۆ من کرد جەنگی ساندار ئەڵێ وتی بە ئۆزال بڵێ کە من ئەبڵاوەجالانم ڕازی کردو کە پرۆسی ئاشتی دەست پێ بکە ئەمە سەرەتای ئەمە هەرو دەستکەوتانەیە کە بەڕێز مامجلال ویچێتی نیشتیمانی کوردستان جا ئەمە بۆی کە ئەم حقەتە بسەلمێنی ئەمە بۆی ئەو حقەتە بسەلمێنی ئەکرێ پرسیار لە پارتی کرێکارانی کوردستان بکەی بزەبە دوایە منیش هاوڕای جەنابتم ئەو هاوکاریانەی پارتی بۆ پەکەکە کە کراوە چ لەسەر هەل هەموو ئاستەکان بۆ خۆیان باش دەزانن و لەوانەیە و خەڵکە گوێیان لێبێ باش دەزانن ئێمە هەموو هەوڵمان وەکو پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەو بوو کە ئاشتی لە تورکیا بچەسپێ بۆ ئەوەی قەزەی کوردی بچێتە پێشەوە بە نێوانگیری نێوان حکوومەتی تورکیا و پەکەکە ئەمە یەکێتی کە دی لە پشتگیریکردیە دەپایە مزادەی سیاسی بوو بەڵێ ئێمە نەمانویستوە دەخل بکەین لەبەرەوەی مەترسی ئەوەمان هەبووە سبەینێ مزادەی سیاسی بوو مەترسی ئەوەمان هەبووە سبەینێ تورکیا بێت لە کەرکووک دامی جەبهەی تورکمانی بکات باشە مزادەی سیاسی تورکیا پشتیوانی لە داعشەکە بۆ ترست هەیە لەوەی پشتیوانی لە جەبهەی تورکمانی بکات تۆ کە ئەوەندە بە سەراحەتەوە دەڵێ پشتیوانی لە داعشەکە من ناڵێم پشتیوانی لە داعشەکە من ئەڵێم هەموو ئەو هێزانەی پشتیوانی لە داعشەکەن کە دژمنی ئێمن بەڵام لەبیرت نەچێت تورکیا یەکێک بوو لەو هێزانەی کە چەک و ئەسلحەی بۆ ئێمە ناردووە خودی جەنابی سەرۆکی هەرێم مەڵێکا کە لە کاتێکا کە داعش مووسڵ داگیرەکە دەی حوزەیران بەڕێز دکتۆر فواد دەنێرێ بۆ تورکیا جوابی تورکیا ئەوەیە کاکە بەڵێ ئێمە کاکە بە دوو دلیل ناتوانین پشتیوانی لێ بکەین یەکێکیان خەریکی هەڵبژاردننی سەر کۆمارین دووهەم لەبەرەوەی قونسوڵیەی مووسڵ لەژێر دەستی داعشایە نەکەر پشتیوانی دوجار چێ دێ دوجار خودی بارزانی لە پرێس کۆنفرانسێکە لەگەڵ وەزیری دەرەوەی ئێران دێ ئەڵێ ئێمە سوپاسی کۆماری ئیسلامی ئێرانەکەین لەبەر یەکەم دەوڵەت بوو چەکی داینێ و پشتیوانی لێکردین کاتێک کە تورکیا پشتیوانی لە داعشەکە بۆ ترسێت زەدەخەیەمانێکی بوو یانی خۆشحاڵە بۆی پشگیری ئێران مشکلەکە چییە؟ ئەو دابەشبوو بە جورئەتی سیاسی و قسێ ناکەی بۆ ناڵێ ئەمە یەکێتیکە بەرامبەر هەدەف یەکێتی مزایدەیە خۆ مناقەشیتیان بۆچی مزایدەیە لەبەر ئەوەی ناکرێ حزبێکی سیاسی لە هەرێمی کوردستانەوە بچێتە تورکیا لەوێ لەگە حزبەکان وتار بدا بڵێ ئێمە سیستەمی پشتیوانی دانەگەی سیستەمی حکومڕانی بگۆڕنەوە تەدەخل لە کاروباری وڵاتێکی دیکە باشەکە بۆچی پارتی دیموکراتی کوردستان خەندەق لێدا لە بەرامبەر ڕۆژ ئاوایە کۆمەڵە حزبیانێ قوت دەکاتەوە لە بەرامبەر پێدەیە کە نوێنەرایەتی ڕسمی و ئەکسەریەتی خەڵکی ڕۆژاواکە بڵێ پارتی دیموکراتی کورد با پێت بڵێم پارتی دیموکراتی کوردداش سووریا دیموکراتی کوردستان چێکۆی کردنەوە چەند کۆنفرانسان بۆ بەستون لە هەولێرشەکە یەکێتی ئەوەیە یەکێتی لەبەر ئەوەی لە دوای نەخۆشکەوتنی بەڕێز مامجەلالەوە ڕۆژ بەڕۆژ خراپتر بوو نەچێ وەگەیشتۆتە ئاسێک بۆتە پاشکۆی پەکەکە ئێستا زۆر بە وازەحی بۆتە پاشکۆی ئەحزابی دیکە هەر شەپۆلێک هەبێ ئەو ئامادەیە ئەو دقەیە سواری ئەو شەپۆلە بێ بۆی کە دش بە پەیمانێتی لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان باشترێ لەوەی کاکە ژیان پاشکۆیەتی ئەک پارتی بکەیت ئێمە پاشکۆی ئەک پارتی بێگومان پشتیوانی ئێوە لە ئەک
پارتی لەم هەڵبژاردنانەیە دلیلێکی دروستە ئێمە پشتیوانی ئاک پارتیمان کردو وەکو پارتی بە دلیلەکەم پێ بڵێ من 2 هەفتە لەمەوە پێش لەگەڵ ئەندامی مەکتەبێکی ئێوە لەگە کادری ئێوە ئەڵێ کاکە گیان من پێم وانە هەدەب نوێنەرایەتی خەڵکی کوردستانی باکوور بکە ئەڵێ کاکە گیان پەیڕۆ پرۆگرامێکی نەتەوەی لە هەدەب نبینم لە کاتێکە بۆتان خوێنمەوە هەدەب معجیزەی خوڵقاندووە لە تورکیا یەکێتی نیشتیمانی کوردستان شانازیەکە پشتیوانی لە هێزی دەخالەت دەکات مەکتەبی سیاسی ئێمە نەخێر ئێمە نوێنەرایەتی ئێمە ئێستا ئێمە نەخێر ئێمە دۆستی پارتی کرێکارانی کوردستانی لە نوێنەرایەتی بزوتنەوەی خەڵکی کوردستانی باکوورەکە یەکشت هەیە زۆر وازەحە زەحمەت نەبێ پێم بڵێ بەرنامە نەتەوەیەکەی هادەب چییە من هەموو بەرنامەکەم لەلایەن هەیە من هەجی هادەب دەزانم چییە پەیڕۆ پرۆگرامی دەزانم پێم بڵێ هەر ئەوەی کە سەلاحەدین دەمیش سمبولی ئەو نەتەوەیە دێ لە جیاتی سەرۆکی مەهاپۆ جەهاپا خۆی کوردی نازانێ عزیزم کاکە ژیان ئەمە قسەی پارتی دیموکراتی کوردستان کاکە ئەم ڕفێ لە منهەجی هادەب ڕێک ئەڵێ منهەجی ئێمە بە تورکیایی بوونە يعني بس بيم بلا يقدر نتوين بو بدو زرا ولا نا ام مسجي هذا اگر قرار هدفان يعني رايتي خلطي كردستاني باكور ناكا يقدر نتوينيا او خير هشتاو يكوسينه خير 6 مليون كردن من رايتي خلقناكا او بايمه تشتكان بلان تو بولي باشكويا لا 10 مليون كردن اما بلاني زۆر باشە تۆ بۆ ئەڵێ یەکێتی بۆتە پاشکۆی پەکەکە لە کاتێکە هەموو شتەکانی مزایدەی سیاسیە ئەوەم بۆ ڕوونکەرەوە پەکەکە ئێستا لە هەرێمی کوردستان لە سنووری ئەو سنووری کە پێ دەڵێن سلێمانی ئەو منتیقانە چالاکیەکە چالاکی ئیستعرازی سەربازیەکە لە ناوشاری سلێمانی و ئەوەندەی کە ڕسمی عەبدوڵڵا ئۆجەلان و ئاڵای پێدا ئەوە هەیە ئاڵای کوردستان ئاماژەیە بۆ ئازادی بوون لەم شارە ئازادی پربابەوە نەماون ئازادی چی یعنی ئەگەر ئەمە ئازادی ئێوە بەس پێم بڵێ سەنگی یەکێتیم پێ بڵێ لە سووریا چییە لە ڕۆژاوی کوردستان ناوەندی بڕیاری سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان نابێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوقسانە بژمێرێ ئەم بۆچوونەی کاکاروان لە ساڵی 1975 دوای هەرز ئیتر باوی نەماوە بڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان نەماوە ناوەندی بڕیاردانی بەم حاڵەشەوە کە هەیەی بریتە لە لیبرال فرا بنکە فراوان هێشتا وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو ئەو یەکێتی کە قیاداتی بە ئاوازی ئێران نەخوێنێ عزیزم کاک عادل مراد هاوپەیمانیتان لەگەڵ مالکی کە دژی خەڵکی هەرێمی کوردستان نانی بڕیوین هێزی بەرامبەرمان بەکارهێناوە کاکاروان بۆ جەنابێت کە خەریکی ماستەری بەبێ فاکت و بەڵگە قسەیەکە خەیە پاڵ کاک عادل مراد منطقی نییە کاک جعفەر شێخ مستەفا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لەم NRTەوە ئەو قسەی کردووە لە ڕۆژنامەی هاوڵاتی قسەی کردووە من ئەم قسە ناکەم ئەوە دەرەنجامی ململانەیەکی سیاسیە ئێوە فەرمووە بەڵام با من پێت بڵێم سەبەبی تێچوونی پەیوەندیەکانی بەغدا و هەولێر چییە یەکێتی ئەو مزایداتی لێرە ئەیکە ئەتوانێت بچێت لە مهاباد ئەتوانێت بچێت لە سنە و سەخز و سابلاغ لەوێ وتار بدا و باسی قەزەی کوردی بکە کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی لە ڕۆژهەڵات دەکرێت پاشکۆی پەکەکە زۆر باشە کاتێک کە ڕۆژانە کورد لە سێدارادرێ ڕۆژانە کورد ئەتکەکرێ ڕۆژانە کورد هەرچی شتی ناشینە بەرامبەر بە کورد دەکرێت لە ڕۆژهەڵات پێم بڵێ ڕێی ڕسمی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە تا ئێستا پشتیوانی لە حەزەوە کادری یەکێتی لە وەکو کادریش پارتی لە دەرەوەی ئێمە من پێ دەڵێم ئێستا ئاماژە بە شتێکاوتی یەکێتی قیاداتی یەکێتی بەشێکی زۆری لە ڕێی ئێرانەوە تەحەکومەکە وەڵام دەبێت بۆ کاکە ئێمە با پێ بڵێم پاشکۆی پەکەکەن لە ڕێی ئێرانەوە تەحەکومەکەن کۆمەڵێک قسەی بەرامبەر و وەڵام دەبێت کاکە نازم دەباغ نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانە لە تارانیان نوێنەری تارانە لە حکوومەتی هەرێمی ئەمە ئیتیهاماتیان بەڵگەیە ئەخمنا ئەو کابرایە ئەیبینم تەمسیلی سیاسەتی هەرێمی کوردستان ناکە کادری یەکێتیە خۆ لەبەر تەوازونات ئەمانەی تۆڵی بەڵگەنیان ئیتیهاماتی سیاسی ئەو دیبلۆمات ئەمەی کە توێڵی ئیتیهاماتە یاخود بەڵگەی و مەلموسە بەڵگە ئەوەیە کە ئەو پیاوە بە ئاوازی ئێرانە خوێنێ ئەگەر وانە فەرمو مەکتەبی سیاسی بە ئاوازی ئێرانە خوێنێ هەموو قیادە یەکێتی بە ئاوازی من ناڵم هەموو قیادە بە قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکی نیشتیمان پەروەر شۆڕژگەڕەیە کاکۆسەد هەیە دکتۆر بەرهەمەی خەڵکی دیکەش هەیە کە ئەمانە لەگەڵ ئەم ئازیزەکە خەڵکی کوردستان تۆ پێت وایە
کازم دەباغ نوێنەری حکوومەت هێرمستان قسەیەکە بەڵێ بەڕێز بارزانی ئەچێتە کۆنگری ئاکپارتیەوە لەگەڵ ئەردۆغان بە یەکەوە پشتیوانی لە کەمپینی هەڵبژارنی ئەکەپاکە نوێنەری ئێمە ئەچێتە کۆنگرەی هەدەپا ئەڵێ کاکە گیان ئەبێ عەبدوڵڵاوەجالان ئازادکەن لە ڕۆژ ئاوا کاکە گیان ئەمە لاهوری شێخ جەنجیە ئەمە دژە تیرۆرە چەکە خاتە خوارەوە بۆ پێدا ئەمە دژی بوون ئەوە مزایدە ئێمە دژی بوون کاکی من کاگەنۆر مەجال بدەم لە هەولێرەوە ئامانجەکانی تیرۆرستان دەکرانە ئامانج لە کۆبانێ چێ دەیکرد زەحمەت نەبێ چێ دەیکرد چێ قەناعەتی بۆ تورکیا دروست کرد کە هێز بڕوات هێز پێشمەرگەی کوردستان بڕواتە کۆبانێ و کۆبانێ ئازاد بکرێ بە پشتیوانی هاوپەیمانان و هێزی پێشمەرگەی کوردستان هیچێتی کردی زەحمەت نەبێ دژەتیرۆر کردی وەڵاهی لەوانەیە خۆ بۆ ناچن بۆ شەڕی ئەنباری ئازاد بکەنەوە ئەگەر پێویستکە کورە عەزیزم کاکە ئێمە لە 1050 کیلۆمەتری شەڕی گەڵدا ئەش 750 کیلۆمەترمان بەدەستەوە 750 کیلۆمەتر بە چ معیارە وەرە بۆم حساب ئەو شەهیدەکانی ئێمە چەنە هەروەک کە تۆ باست کرد باشە کاکە چەند سەرکردی ئێمە شەهید بووە بۆ هی ئێمە شەهید نەبووە جارێ زۆر ناشرینە تۆ شەهیدەکانی کوردستان کە مەسیحەکان بە شەیدی خۆیان ێزانن تورکمان بە شەیدی خۆی ێزانێ هەتا هەندێک عەرەبی معقول کە لە هەرمی کوردستان بە شەیدی خۆیان ێزان تۆ بێ بڵێ ئەو شەهیدانە شەیدی حیزبی منن دەبوو معلوماتی جەنابەت ئێمە وەکو پێم خۆش نییە شتە بڵێم بەڵام پێشمەرگەکانی پارتی لە جەلەولا لە هەردوو لیوای 3 و لیوای 5 کە هەر لیوایەک دوو فەوجی پارتی بووە شەڕیان کردەوە بۆ 11 شەیدی بەس خەڵکی هەڵەبجەمان هەیە بەس لە جەلەولا لە گەرمەسێر تۆژەوە مزایدە دەکەی بەسی خەڵکی هەڵەبجەمان شەیدانێ پارتی دیموکراتی کوردستان سەرسەرم بەڵام لە درێژایی ئەو کاکە با پێ بڵێم کاتی داعش دێ پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ کاکە گیان ئەمە هەڕەشە نیە و مەترسیە بەیاننامە دەرەکە ئەڵێ کاکە ئەمە دراوسەیەکی خەتەر و مەترسی دارە پێویستە ڕوبەڕووی بینەوە تۆ کادریەکی نیشتیمانی کوردستانی بە بەڵگە پێم بڵێ پارتی وتی بێتی داعش مەترسی نیە من لە میدیای پارتی دیموکراتی کوردستان بەیانی ئەمە میدیایەک سبێنێ بۆ منی بێنە عزیزم ئەمەی تۆش ئەمەش بەشێکە لەو مزایداتە یعنی یەکێتی هەشتی شتێکەکە مزایدەیە کاک محەممەد سنووری شەڕی پارتی بەرامبەر بە داعش زۆر فراوانترە لە شنگالەوە درێژە بێتەوە هەتاکو ڕۆژ ئاوا کاکە دکتۆر کەمال کەرکوچی ئەندامی مەکتەبی سیاسی پارتیە لەوێ لەو میحوەرە باوەڕکەوانیە یعنی چی ئەوە باوەڕکەوانی یعنی ڕاز ناکات بەڵام ئەو سنوورە ئەمە کیلۆمەترە لە 1050 کیلۆمەتری شەڕی دیگەڵ لە 1050 کیلۆمەتری یعنی ئەم کاکاروان با من ئەو پرسیار لە تۆ بکەم ئەوەی تۆژێکی کێ ساڵی فلان ئەوەنە ئێمە شەیدمان ناوە ئەو دیسان و مزایدەی سیاسی نییە باشە با پرسیارەکەم تاوکەم وەڵی پرسیارەکەم تاوا نەکردووە پرسیارەکەی منەوەی یعنی بۆ لاتان وایە پشتگیریکردن لە حیزبێک کە لە تورکیایە کە باسی مافی کوردەکە بە مزایدەی سیاسی سەرکردەی باڵای ئەم حیزبیان چۆن ئەوێ خطابیەوە بەرگری کردووە دیفاعی کردووە بۆ ئەمە بە مزایدە بۆ سەرکردەکانی ئەومەیان نەکردووە با یەکشت پێ بڵم سەرکردەکانی پارتی ئەگەر بچن کارێکی غەڵەتەکەن لەبەرەوەی کات دەستێوەردانە لە کاروباری وڵات کات ئەمان کارێکی لە خۆراوای کوردستان چێمان چۆتە ئەوێ هەرچی تەدەخولاتێکە ئەیکردکە جەماوەری لەوێ پێگەی جەماوەری نیە لە پێگەی جەماوەریتان پێم بڵێ 2000 ئەگەر پێگەی جەماوەریتان هەیە بۆچی حیزبەکانی کە سەر بە ئێوەن جەریدەکانیان بە قاچاغە بنە ئەودی و ناتوانن بە ئاسانی بۆ لەبەرەوەی پەکەکە هاوپەیمانی ڕژێمی هەڵبژاردن بۆ لە جەزیرە چەند دەنگتان هێناوە هاوپەیمانەکانی ئێوە دوێنێ لە هەڵبژاردنەکانی تورکیا هاکپار کاکە 8000 دەنگی هێناوە لە ئامەد ئەمە هاوپەیمانی ئێوەیەکی ئێوە دەعمیەکەن ئاکپارتە تووشی گەورەتری شکست بووە ئێمە دەعمی هەموو حزبێکی نیشتیمانی و نەتەوەی یەکەین کە بەرنامەیەکی هەبێ نهاتوین دەستێوانە بگرین بڵێن فڵانەشت بکە ئەسڵەن ئەگەر تۆ پێت وایە ئەو هەڵبژاردنەی لە ڕۆژاوای کوردستان کراوە ئەوە دیموکراتیە من ملاحەزەم لەسەر کۆی مزایدە دەکەم لەسەر پێگەی جەنابیش لەبەرچی کاک محەممەد مەجاد لەبەر پەکەکە ئەسەد سیاسەتی ئەسەد جێبەجێکا لە منتیقە ئەوە بەڕاستی یعنی منطقی تیا سەرکردەی ئێوە بەرپرسی ئێوە خەڵکی ئێوە لێرەوە بڕوا بۆ تورکیا باسی ئەو کا بڵێ ئەبێ سیستەم بگۆڕین یعنی معنایەکی لە کاتێکە کوردستان پڕە لە مشکلە کوردستان خۆمان پڕە لە مشکلە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ بیکا و کوردێ
سەرکردەکەی ئێمە ئەچێت لە کۆنگرەی هەدەبووەکو باسم کرد ئەڵێ پێویستە عەبدوڵڵاهۆجالان ئازادکەن پارتی کرێکارانی کوردستان تیرۆریست نییە و پێرێژ لە هەڵبژاردنەکەیە لە کاتێکا تورکیا نیگەرانە لە سوونی سەرکردەکانی ئێمە بەڵام ئێمە مەسەلەکە چییە سەرکردەکانیەوان دژی سەرکردەکانی ئەوان چوون لە بەشداری بکەن من پرسیار ناکەم چون دەستی سەلاحەدین دەمیرتاش بگرن بڵێن کاکە ژیان تۆ نوێنەری کوردی ئێمە پشتیوانی خوێنەری کورد نییە بەس سندوقیان نار بۆ هەڵبژاردنەکانی کانتۆنی جەزیرە چەکیان بەردایە بۆ شەڕەکانی کۆبانێ من پێم وتی کاکە باش ئەمانە چیەکەن ینی ئەمان چیانەوێت ئەمە کادرێکی پێشکەوتی پارتی بڵێن پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ڕێزم وەکو حیزبێکی نەتەوەی تەشخیسەکانی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا تەشخیسێکی دروست نەبووە نەیتوانێت واقعی کوردستان بخوێنێتەوە و نەیتوانێت پشتیوانی لەو ئاڵگۆڕە سیاسیانەی کورد بکاکە لە منتەقەیاتۆتە پێشەوە زانی من پێم خۆش نییە هەرچینە ناو هەندێک تەفاسیلات ئەگەر مەسەلە دیموکراتیە بەس پێم بڵێ کۆمەڵە بەڵگەم پێ بڵێ کە یەکێتی دیموکراتیە انتخاباتی سندیکای پارێزەرانی کوردستان کرا دوای ساڵێک ئێوە تەسلیمتان ناکرد ناچار دان بەو شکستەدا بێنن تەسلیمتان کرد هەموو قیادەی هەڵبژاردنەکەش کە کراوە ئامادەکارەکان خودی کاکسەردار هەرکی و برادرانی دیکە بوون کە یەکێتی بوون لە سلێمانی گۆڕان بردوێتەوە دەنگی هێنا و قبولتان نەکردنتان هێڵا پارێزگاردا بندرێ بەتەواوی سیاسی قایمقامێکی گۆڕان بێ لە دۆک ئێمە لێرە هاتوین هەموو حسەکانمان حسەی ئێمە لێرە درا ئێمەش ئامادەن لێ حسە بدەین ئێمە حزبی یەکەمین ئێوەمان زۆر بە ماوەیەکی زۆر بەجێهێڵاوە بێگومان حزبی یەکەمن ئێوە بێگومان حزبی یەکەمن ئێمە قسەمان لەسەرەوە نییە بەڵام ئێوە نەتانتوانیەوە بە قەدەرەوەی حزبی یەکەمن داخوازیەکانی خەڵکی کوردستان جێبەجێکن پارتی قیادەی خەڵکی کوردیەکە لە مەسەلەی سەربەخۆیی فەرموو مواقفی یەکێتیم پێ هەر مەسەلەی سەربەخۆیی پارتی دیموکراتی کوردستان خستوێت مێشکی خەڵکەوە کەڵکەڵێ ڕۆژێک بەکارێنێ بۆ هەڵبژاردن ڕۆژێک بەکارێنێ کوا دەوڵەتی کوردی کاکە يعني تو زۆر باشە بزێم خۆشە زەحمە نەبێ قیاد مووقفی یەکێتی نیشتیمانی کوردستان پێ بڵێ لەو مۆزوع مووقفی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ بێ مۆزوعی سەیری ئەم بابەتە بکەین خەڵکی بۆ حاضرکەین لە ڕووی دیبلۆماسیەوە کاری بۆ بکەین نابێ وڵاتانی کاکە ئێوە پشتان بە تورکیا بەس ئێوە نەتانوت تورکیا پشتیوانی لە دەوڵەتی کوردیەکە بەڵێ ئەو دەڵێ ئێوەش ئێران پشتیوانیتان دەکەن لە پارتی دیموکراتی کوردستان آخر کاک ئەنوەر تۆ چووی لە چاخانەیەک لەگە برادرە دانیشی ڕێکی بێتە مە ڕێی پارتی نییە ڕێی ڕسمی پارتی بەیانات باسی چایخانە بکەیت تۆ ئەکادیمی تۆ ێستا بە من دوتە من ئەو ڕۆژە کادرێکی پارتیم بینی و ئاوای لەگەڵ من لە بەرنامە لە چایخانە بۆ شێڵە لە شوێنی تر نەبووە کاکە لە هەر شوێنێک لە بەرنامەیە ئەوڵێ لە بەرنامە پرسیارەکەی کاگەن کاکە ئەما ڕێز ینی ڕێز کاکاران ڕێز لە چایخانەش ناگرێت کە کۆمەڵی خەڵکی مستەقف و ڕۆژنامە نووسنی دایمە ئەگەر تۆ ئەڵێ ئەمان بە پاڵپشتی تورکیا کۆمەڵە شتەکەن بەڵام ئەویش ئەڵێ ئێوە بەدەستی ئێران هەنێک خایدی یەکێتی هەڵەسوڕێنێ ئەوە لە قسەی کاکاروانە لە منتەقەکەیە هاوپەیمانەتیەکە ئێمە دۆستی ئێرانین و دۆستی تورکیاین لەبەرەوەی ئێمە دۆستی بچن لەوێ باسی گۆڕینی سیستەم و دەسەڵاتوانەکەن یانی باشە بەڵام کوردستان ئەمە مانیفستۆی جەلالیسم باشە کوردستان چەند کەس پێوی پابەندە لە ناوی یەکێتی نیشتیمانیە هەرچی کادری یەکێتیە هەرچی ئەندامیش من پێم وتی 100,000 کەس پێرێشەوە هاتوتە سەوڵەکە کاکە بۆ 100 کەس لە دۆک نهاتە سەرجادە بۆ نەهات ئەیسا من پێ بۆ نەهات پشتیوانی لەکوێ ناڵ کاکە لە دۆک بۆ نایڵن ینی مەسئولیەتە یعنی چۆن نایڵ بۆ نەهاتن بۆ ڕێخسنەکە فەرم و ڕێخسنەکانی خۆتان ئامادە کردابتان وەرنە سەرجادە نەتانێش کاکە نەتانێشت ئەمە قسەیە نەمانیشت ئوستازیان بە یەک نمونەت پێ بڵێم چەند جار پارتی کرێکارانی کوردستان تەفگەری ئازادی داوای خۆپیشاندانیان کردو لە هەولێر ڕێگاکردویانە حزبی کۆمونیستی کرێکاری داوای ڕێگاتان نەداوە کاکە چەند میدیای ئەهلی لەژێر دەسەڵاتی میدیا ئەهلی نییە ئێستا میدیا ئەهلی لەژێر دەسەڵاتی پارتی زیاتر گەشەکە هەر ئەم کەناڵی کەتیدان کێ سووتانی عزیزم يعني هەندێک شتێ حەز ناکەم چینە ناو تەفاسیلات و وردەکاری برای بەڕێز پارتی ڕێگەی یەک کەناڵ لەژێر هەرکی حکوومەتداری جێبەجێ کردووە پارتی کە ڕێگەی نەدا و پشێوی دروست بێ پەکەکە هاتووە بە ڕسمی عەبدوڵڵاهۆجەلان چالاکیان کردووە دایان چالاکیان کردو چونەتە بەردەم قونسوڵیەتی تورکی و ئیهانەی هێز ئەمنیەکانیشان کردو لەوێ زۆر ئاسایی بارەگای نوێنەرایەتی هەدەب لە ئەوە نیە چوار تەماتە گیرایە قونسوڵی ئێران چەند کادری حیزبی دیموکراتان گرت چەند کادری کۆمەڵی شۆڕژگەرتان گرت هەر لەسەرەوەی چوار تەماتە گیرایە قونسوڵی ئێرانی ئێمە لەگەڵ ئەوەنی کێشە دروست بێ گرتانن باشە یەک پرسیار لە جەنابتەکەم دامی ئێمە زیاترە بۆ حرەکەی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان یا هی ئێوە هی ئێمە لەکوێ
بەوەی بارەگاکانیان ئەوە تا لە سلێمانی لە سورینی بارەگاکانیان لە کۆیە تۆپ و دەبابە بێنێ سەریان ئەمە دامکردنیان بەڵێ بێگومان غەڵەت بووە بەڵام کاکە ساڵی 1975 ئێوە بەشێک لە سەرکردەکانیان تەسلیم کردەوە کوشتانن تیرۆرتان کردن مەلا چەند ڕۆژ پێش ئێستا لە کۆیە هێزەکان نەچوون پەلاماریان نەدان برای بەڕێز کاکە ئەمە کێشەیەکی کۆمەڵایەتی بووە ناکرێ بڵێ بەڵام لەگەڵەوەش غەڵەت بووە مزایداتی حیزبی کەواتە ئێوە وەکو پارتی هەڵگری گوتاینەتەوەین بەدڵنیایی بەرامبەرتان خودی ئەو پیاوەش لەوانەیە ئەو شاهێدیە بدا شایەتی ئێمە سپاسی هەموو ئەو هێزولایانەکەین شادی بۆچی شایەتی بۆ بدا کە پارتی ئێستا قیادەی مەلەفی نەتەوەی کوردەکە لا نقطە سەیدەر شایەتی بۆی کە ئەوان قیادەی مەلەفی نەتەوایەتی کوردەکە ئەگە بە ئینسافەوە بێ ئەوە پارتی نییە بە تەنیا نوێنەرایەتی مەلەفی کوردیەکە نانە قیادەیەکە ناتوانێت قیادەی بکە ئەوە پێ دوای پارتی قیادەی ئەو مەلەفەکە هەر بڕیارێک پارتی دیموکراتی کوردستان بێ بیدا بێ هەنگایی بۆ بنێ بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان ممکن نییە محاڵ نییە هاوپەیمانە بەڵام هاوپەیمانی ترک يعني ئەوە تحصیل حاصلە و ئێمە پێمان وایە ئەکرێ لەگە پارتی دیموکراتی کوردستان بەڵام تێڕوانین و تەشخیصی یەکێتی نیشتیمانی کوردستان جیازە لە تێڕوان و تەشخیصی پارتی دیموکراتی کوردستان زۆر باشە کاک محەممەد یەک پرسیار تێڕوانینی ئێوە بۆ حکوومەتی عێراقی بوو ئەوەی کە بینیمان دامکردنی مالیکی بوو ئەوەی کە بینیمان وەخۆ هەموو ئەو شتانی بەرامبەرمان کرا تا ئێستا چاک نەبوو فەرموو جەنابی سەرۆک کۆمار ئەندامی مەکتەبی سیاسیی نیشتیمانی کوردستانە فەرموو ئێوە پێتان وایە دەتوانیت تێڕوانینتان زۆر باش بۆ دەتوانین لەگەڵ عێراقا بژین فەرموو دەیاڵە ناگرێتەوە باشە بەوەی ئێمە ڕێمان لە مالیکی گرت کە هێزی هێنا لەبەر زۆر باشە زۆر باشە واتان تێک زۆر باشە کاکاروان واتان تێکگە بە کائینات تێک ناچێتەوە من لە قسەی کاگەنۆرە بەڵام پاش وتانێکی کوردینەوە بۆلاتان دووبارە سڵاو کاکاروان کاگەنۆر ئاماژەی بۆ دا ئێوە واتان تێکدال پەیوەندەکان لەگەڵ حکوومەتی بەغدادا چاک نەبێتەوە پرسیارەکە ئەوەیە کەواتە ئێوەش بۆ خۆتان بە شێوەیەک لە شێوەکان هەندێک شت دەفرۆشنەوە کەشتی نەتەوایەتی نییە مەسە بۆ نمونە مەسەی دەوڵەتی کوردی ئەمە مزایدەی سیاسی یاخو بەکردەوە کاری بۆ کراوە بەکردەوە کاری بۆ کراوە و ئەو شاندەشی کە لەگەڵ بەڕێز جەنابی سەرۆک بارزانی چونکە دوو ئەندامی باڵایی کێتیتیا بۆ کە یەکیان وەزیری ئاوادانکردنەوە بوو کوڕی کاکۆسەد شەوازە هاوی تریشان کوڕی جەنابی مام جەلال بوو کە لەگەڵیان بووە لەوێ باسی ئەو قەزە کراوە لە هەموو وڵاتانی تر ئیشی بۆ کراوە ئێستا ئێمە دەمانەوێت مەرگەیشتە مەرحەلەیە کە دەمانێت خاوەن ئابوووریەکی سەربەخۆ بینەوە تاکە خۆمان بیفرۆشین هەموو ئەم ڕێگانە بەڵام دیارە کاگ ئەنوەر و هەموو ئەو بەڕێزانەی دیکە کە بۆکو کاگەنۆر بیردەکەنەوە پێیان وایە ڕێگەگرتن لە دیکتاتۆرێکی وەکو مالێکی کە سوپایەکی دروست کرد بۆ گیانی خەڵکی عێراقی و سوپاگەشی فەشەلیانە ڕۆیە عەبادیە عەبادی عینەن تاس و عینەن حەمام بالضبط وایە ئێمە باوەڕمان بەسەراحەت پێ بڵێم باوەڕمان بەو نەوع تەعاملکردنە نییە لەگەڵ بەغدا چەندین جاریش ئەم جۆرە ئەلتەرناتیڤ ئەوەیە ئێمە هێزە کوردیەکانی یەک بین ڕێگە بگرین لە دەستێوەردانی هەندێک وڵاتی دەوروبەر و هەندێک هێز لە بەغداوە خەتای چێەوە زەحمەت نەبێ مالیکەکەی دۆستی تۆیە مالیکەکەی دۆستی تۆی کردو کاچی من جەنابی سەرۆکی هەرم لە پارتی دیموکراتی کوردستانە جەنابی سەرۆکی حکومەت لە پارتی دیموکراتی یعنی ئێوە لە هەموو ئەو مەسئولیەتە دەستنە دەرەوە ئێمە حاضرین ئەو مەسئولیەتە هەڵگرین ئێمە لە مەسئولیەتە بەرپرسین بەڵام عەزیزم 6 مانگە خەڵک موچەی وەرنەگرتووە هەموو خەڵکی پارتی وەری نەگرتووە ئەبێ ئەلتەرناتیڤت پێ بێ ئەلتەرناتیڤ ئەوەیە ئێمە نەوت ئەلتەرناتیڤ ئەوەیە ئێمە نەوت خۆمان بیفرۆشین خاوەن ئابوووریەکی سەربەخۆبین بە یەک جار ئێوە دە ساڵ بانگەشەوە کە نەڵەن کاکە جانەوەشین بە سەربەخۆیی اقتصادی کوردستان کاکە خەڵک بۆ ئەگەر ئەو نەوتەشمان نەفرۆش باوەزەمان ئێستا خراپتر نەدەبوو زەحمەت نەبێ بەڵێ خراپترە بوو دەبوو دانی پێیانانی کاکە گیان ئەبێ ئەلتەرناتیڤێکی واقعیت پێ بێ ئەلتەرناتیڤی واقعی ئێوەش بەشدارن لە حکوومەتە بەڵێ ئێوە شەریکی سیاسی ئەوان لە دەستکەوتەکان هیچ بڕیارە پارتی ناتوانێت بیا بێشی یەکێتی لە دەستکەوتەکان بەشدارە لە دەستکەوتەکان بەشدارە بەس خۆی ناخاتە ژێرباری هیچ مەسئولیەتێک ئێمە وتومانە کاکە ئەبێ پردی پەیوەندی نێوان بەغدا و هەولێر تاوەکو ئەلتەرناتیڤێکی بۆ دۆزێتە نابێ بچڕێندرێ نابێت تێکی بێ لە چوارچێوەی سیستمی سیاسی عێراق ئێمە سەر کۆمار کووردە وەزیر کووردە نازانم چی کووردە لێ باشە کاکە جیان کە قبوڵن نی حکوومەتی عێراقی وەزیرەکان بکشێنەرەوە فەرموو بڵێ فەرموو یەکێتی نیشتیمانی کوردستان باس بینی هاوڕابێ بزانە هی پارتی پێشەمویان دەکشێنەوە یان نە لە چی هاوڕابێ کاکی من کاکە جیان ئێمە مەسئولیت بکەین وەزیرەکانیش بێنینەوە نەتوانین موچە و بژێ باشە ئێمەش لەگەڵ ئەمەدا لەگەڵ ئەمە جیاوازی ئێمە ئەوەیە لەگەڵ ئێوە ئێمە ڕیسک بە حیزبەکەمانەوەکەین لە خپێناوی میلەتەکەمانە
لەکوێ کردوتانە لە دەستکەوتە حیزبیەکان لە دەستکەوتە حیزبیەکان حەزەکەم بزانی دەکەن بە قوربانی حیزب ئەوان وەکو یەکێتی وەکو قسەکەی کاگەنوەر حیزب دەکەن بە قوربانی ملت خۆی کێشەی کاگەنۆر و زۆر برادریتری ناوێکێتی کە ئەم یەکێتی بەم دۆخە گەیاندۆ ئەوەیە پێیان وایە هەر شتێکی کەم ڕاستە تۆ لە دوای یەکێتیش نەماوە نەخێر هەر شتێکی ڕاست نییە ئێوە پێتان وایە ئێوە پێتان وایە برای بەڕێزم ئێمە ژیانمان لەگەڵ بەغدا نابێ بەم شێوەیە بێ کە سەر و کۆمار پاسەوانەکانی دەگیرێ ناتوانانی قسە بکەین دەفەرمو وەرن با یەک دەنگ بین مەچۆ لە ئێمە لە یەک کۆبوونەوە یەک دەنگ بین لەولاوە تۆ بچی دەنگێکی دیکەبی لەگە ئەحزابی شیعی یەکێتی وایە کاکە شیعە حاکمیەتی مطلقی عێراق پشتیوانیتان لە سنیەکان کرد پشتیوانیتان لە تارق هاشمی میوانی جەنابی مامجەلال بوو بۆ ئێرە دوای یەکێتی خۆی لێ نەکرد بە مەسئول پارتی زۆر ڕێک و پێک بە مەسئولانە لەبەر ئەوەی ئەو مۆزوعێکی سیاسی تەواو سیاسی بوو سیراعی بینی مالکی هاشمی لە سەرسەختترین دژمنەکانی خەڵکی کورد بوو ئەو دژمنانەی تری خەڵکی کوردستان کە لە تا دوێنێ پێرە ئەوەم بۆ ڕوونکەرەوە کە تۆ ئەڵێ ئەبێت ئێمە کۆبوونەوە ئەکەین بەڵام لە پشتۆیەکێتیە چێ لەگەڵ حیزبێکی شیعە دژی ئەم ڕێکەوتن و من نامێ چی وازەحە بۆم ڕوونکەرەوە بۆ خەڵکی ڕوونکەرەوە خەڵکی کوردستان باش دەزانێ ئێمە وتمان مالکی دەگۆڕین لە مەتاری بەغدا وتیان بەدیلی مالکی هەر مالکیە یەکێتی پشتیوانی لە مانەوەی مالکی کرد بەچ وەزعێک تا گەیشتینە ئەمە ئێستا هەموو ئەم ئیفرازاتە خراپانەی کە هەیە لە عێراقا سەبەبەکە حکومەتێکی خراپی وەکو مالکی بوو ئەچێ ینی هۆکاری زۆرخاڵی هاوبەشیان هەیە دەتوانن پێکەوە باشە من بەڵام کارەسات ئەوەیە زۆر باشە نیشتیمانی کوردستان ناوەندێکی بڕیاردانی تۆکمەی نەماوە کۆ مەکتەبی سیاسەکەی کۆ نابێتەوە پارتی ئەگەر شتێکی بوێ دەبێت بچێت لەگەڵ یەک بەیەکی ئەو باڵانە قسە کۆبوونەوەنی عەزیزم قسەکە کۆژ نەبنەوە وەرەقەیەک ئیمزاکەن و جێبەجێکرێ ینی مشکلەکە ئێمە نا بەو شێوەنی لای یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیار بۆ نادرێت حزبێکی منەظەمە پارتی حزبێکی منەظەمە سیرکە بڕیار بۆ نادرێت کۆنگرەی نەتەوەیتان تێکدا چێتێکیدا بۆ تێکمان با پێ بڵێم بۆ برای بەڕێز نەتانێش کاکە گیان سەرۆکایەتێکە دەوری بێ نەتانێش کۆنسەی سەرۆکایەتی بۆ پێک بێت لەگەڵ پارتی کوردستان سیستەمی پەکەکەم بۆ بێنی لێرە جێبەجێکەی باشە پاکە هێزێکی نەخێر سیرکە پارتی کرێکارانی کوردستان لە باکوور 6 کورسی لە ماوەی پێوتی تۆ پاشکۆی لە ماوەی 3 جار پێوتی لە ماوەی 3 جار پێوتی تۆ پاشکۆی پەکەکەی وەڵام دەبێ بۆی ئەمان یعنی ڕێزم هەیە پارتی دیموکراتی کوردستان گیرۆستەکانی لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان ناتوانێت چارەسەرکە ناتوانێت قبولی ئەوە کە پارتی هۆکاری بڕینی موچە بوون ئێوە هۆکاری بڕینی موچە بوون ئەمە لە قسەکانی کاکاروانە دەرەکەوێت ئێوە وتوتانە بەدیلی مالیکی هەر مالیکیە یعنی هەموم قسانەتان کردووە مزاری سیاسیەکەن ئێوە لەسەر حسابی حیزبەکەتان میلەتان فرۆشتووە ئەوە لە قسەکانی کاکاروانە ئێمە بماوەتە مالیکی هەر مالیکیە حتمما پشتیوانیمان لە عەبادی ناکرد وەکو پارتی دیموکراتی کوردستان قسەکەەوە نییە کاکە ژیان پەیوەندە شخصەکانی نێوان جەنابی سەرۆکی هەرێم و مالیکی هێن نەگەی بووە حاڵەتێکی خراپ بزەبێت ئێوە کێشتان ئەوەیە هەموو شتەکان بە شخصیتانەکە تا نەتیجە ئەو هەیە هات ئەو مالیکی کە ئێستا بینیتان یعنی من پێم خۆش نییە مە بچینە ناوردەکاری پارتی و یەکێتی خاڵی هاوبەشیان زۆر باشە ناوردەکاری هەموو کاکە توش دەیزانی کەس نازانێت تۆ بڕۆنە ناوردەکاری بڕۆنە ناوردەکاری بابڕاتە ناوردەکاری بابڕاتە ناوردەکاری بڕۆنە ناوردەکاری زۆر باشە بڕۆ ناوردەکاری فەرموو بڕۆ ناوردەکارێکە وردەکارێکە ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لەبەر ئەوەی کۆمەڵی قەیرانی هەیە لە ناوخۆی خۆی ئەوەم قەیرانانە بەشتی دیکەدا بپۆشێ ئێمە پێم بڵێ خەیرانی ناو پارتیم پێ بڵێ فەرموو پێم بڵێ دەفەرموو قەیرانەکە آخر کاگەنوەری ئەوەیە دەتانەوێت من ئەڵێن قەیران ئێستا تۆ خۆت ناڵە قەیران هەیە ناویچێتی زۆر جوانە ئەمە اعترافێکی زۆر باشە کە واقع هەیە نابێ خۆی لێن بشاریەوە کێشەی یەکێتی ئەوەیە لە ئەنجامی ئەم قەیرانانە ناتوانێت بڕیارێکی یەکگرتوو بدا کە ناتوانێت بڕیاری یەکگرتوو بدا کاک مەلا بەختیار ناچارە بۆ ئەوەی ئەو کێشەکانی خۆی و هی حزبەکەی بشارێتەوە دەچێت بە مۆزوعێکی دیکەەوە سەرقاڵ دەبێت برادێکی دیکە بەشێکی دیکە سەرقاڵ دەبێت مەلا بەختیار کاتێک کێشەکانی خۆی بۆ حل ناکرێت ڕوا پشتیوانی لە ئامادەکە ئەمە شتیوا لە منتەقا ئەگەر حزبەکەی پشتیوانی نەکە ئەگەر نوێنەرایەتی ئەم حیزبە نەکە ئەگەر 100,000 کەس نێتە سەر شەقام و 100,000 لەکوێ هێنام 100,000 کەسە لەکوێ هێنام ڕەقەمی هەڵبژاردنەکان ئەتوانی 100,000 فیلمەکان بکەی گریمانەوە تەزار زین چێکاک لە خەڵکی پارتی جەنابی سەرۆک بارزانی پیرۆزبایی لێ 9,000 کەس دامێنایە سەر جادە لە هەولێر لانی کە من پێم سەیرە ناچی خەڵک بێنینە سەر جادە بە ئیعاز ئێمە خەڵک بە ئیعاز ناین یەکشتم پێ سەیرە
ئێوە پشتیوانی لە یەک کورسی بزوتنەوەی ئیسلامیەکەن بۆ فراکسیۆنێک بۆ پشتیوانیکردنتان لە دەستور بەڵام هەشتا یەک کورسی هەدەفە بە نەزەری اعتیبار وەرناگرن وەرگیراوە ئێمە ئەم مزایدانە شانازی پێوەکەین تاریخی ئەمە ڕانەوە بە تاریخ ێزان بە مزایدەی دانانێن ئەمە تاریخە پرەنسیپە مۆراڵە مانیفێستی جەلالیزم بەڵام ئەوەڵێ سەرکردەتانەیە لێرە مشکلە ناوخۆیەکان حل ناکات دەچێتە ئامەد کامێ مشکلە مشکل ناوخۆیەکانی مشکلێکی نییە بەڵێ بەڵام ئەمە ناکاتەوەی سەرکردی وەڵامی و پرسیارە بەڵام خەڵک گەچا مشکلەی موچار بچێتە مەهابات بدا بڵێ سیستەمی حکومە گۆڕین وعد بێ من یەکەم کەسم پشتیوانی لە کاک مەلا بەختیارەکەم بچێت لە مەهاباتیش هەمان وتار بدا و ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەو هێزە بووین کە بە حکومەتی تورکیا مانوت ئەگەر تەدەخل بکەیت لە کاروباری تورکیا مزایدە بوو ئێمە مزایدە بوو هێزمان بۆ نەجوڵاند ئەمە مزایدە بەرگریمان نەکرد ئەمە باشە ئوستاژیان چەند بارەگای هێزەکانی میت و تورکیا لە سنوورەکانی دەوەکەیە میت بەڵێ میدیان ئەو هێزە سەربازی مێت و هێزە سێزەربازەکانی چەند هەیە بۆ دەریان ناکەن ئەو بارەگا سەربازیەکەن لەوێ کاگەنوەر باشاگەنوەر ئەم قسانە خەڵکی کوردستان نەیزانێت بۆچی پشتیوانی لە ئەکەپاکە خێرە وەرن پێکەوە حکومەتی عراقیەوە دەسەڵاتان تیای نییە سەر کۆمار ئەندامی وەکتەبی سیاسیی نییە فەرمون پێکەوە وەرن با ئەو ئیتیفاقی نێوان تورکیا و هەرێمی عێراق هەڵوەشێنینەوە کە ڕێگەی داوە هێزەکانی یەک دەقەمەچاری من زۆر باش ئەوە بێ پێش هەموو کەس ئەوە بێ پێش هەموو کەس پارتی دیموکراتی عزیزم کاتێک مەلا بەختیار پشتیوانی لە کۆمەڵە و دیموکرات دەکرد پارتی دیموکراتی کوردستان ڕێزم هەیە ئەو قیادە موقەتە بوو دژایەتیە کرد کاگەنوەر لە خەڵکە سەنێ ئێوە یەک ڕۆژم پێ بڵێن لە ڕۆژنامەکەتانە لە کوردستانی و لە میدیایەکێتی بڵێن پەکەکە سەرانی سندوو ئەگەر نەیسەندووە وەرە بەیانی من و تۆ پێکەوە چینە ئەو سنوورانە پەکەکە مناڵی خەڵکە فڕێنێ لە منتیقانە ئەیبا بۆ کاروباری سەربازی دوور لە یاسا 11 ساڵی 12 ساڵیە با لەگەڵ مافی مرۆڤ نییە لەگەڵ ئەو پرەنسیپانە نییە کە ئەتوو پێڵێ ئەمە ماستۆی جەلالیزمە فەرمو وەرە قسەیەکی زۆر باشە ئەوانە زۆر باشە زۆر باشە کاگەنوەر مافی خۆمە ئەم جارە مافی زۆر باشە زۆر باشە مانگی ئاب 1920 کەس بوون بە گەریلا زۆر باشە لە مانگی زۆر باشە کاکاروان پرسیارەکە ئەوەیە مزایدەی سیاسی هەردوو لانایەکان بەسەر میلەتەوە یعنی مەسە بۆ نمونە ئەگەر ئەو مزایدەی سیاسیەکە لەوەی کە دنیای مشکلە هەیە وەکو تۆ دەڵێ چوتە ئامەد وتار بن دنیای مشکلی ناوخۆی هەرێمی کوردستانی خەڵک موچەی وەرنەگرتووە خەڵک سا مشکلەی فیلپەمپ و بنزین و کارەبا و گەرما و ئاو و کورە قیر و کورە هەرچی مشکلەی دنیا کۆ بۆتەوە لە وڵاتە هەمومانە تۆ بۆسە ئەمەی کە ئێوەیکەن مزایدەی سیاسی نیە بەسەر یەکتریا ئەگەر پارتیش مزایدەی سیاسی بکە غەڵەتەکە یعنی ئەو مزایدەتان نەکردووە بەیشەوەیە من یەشت پێ بڵم ئەگەر ئمە مزایدەمان کرد بێ زۆر کەمترە لە مزایدەی کە من ناڵێم یەکێتی نیشتمان چکە جارێک تر گەڕێمە سەر و خاڵە کە یەکێتی ناوەندی بڕیاردانی نەماوە نامەوێ من بڵێمی یەکێتی باشە هەموو هەڵوێستە نیشتیمانیەکانی منانێ مزایدە من پێم خۆشە یەکێتی نیشتیمانی کوردستان قیادەی دۆسیەی نەتەوەیی کورد بکات زۆر باشە دەستخۆشی لێ یەکەم زۆر باشە منیش وەک هاوڵاتیەکی هەرێمە بەڵام کاگەنوەر کێشەکانی ناوێکێتی نابێ ببن بە سەبەب بۆ تێکچوونی ئەو بارودۆخە ئێمە دەبێ مڕاعاتی هەندێک دراوسێمان بکەین تورکیا بەیانی ئەتوانێت لە انتخاباتی داهاتوو تەدەخل بکات جەبهەی تورکمانیمان لێقی بکاتەوە و داعیەتی کاکە کردوێتی هەرچی لە دەستی هاتووە کردوێتی سعودی وڵاتانی عەرەبی دێن داعمی ئەحزابی عەرەبی و ئیسلامی ئەو مزایدەی سیاسی نەبێت دیسانەوە پرسیارەکەم و دنیای مشکلە هەیە ئەوڵە مشکلەکانی یەکێتی لێرە بە چارەسەکرێت ئایا ئەو خطابەی کە لە ئامەد پێشکەشیەکەن و ئەو پشتگیری لە هەدەب دەتوانن بە هەمان نەفەس ئیشکەن لەسەر مەهابات و سنە و بانە و سەقس و شنۆ بێگومان و ئەمە مێژوو تاریخێکی ڕۆشن و جوانمانەیە لەگەڵ هێزەکانی ڕۆژهەڵات ینی ئەوە هەر بۆی کاتەوەڵام زۆر باشە فەرموو من پێم وایە لەبەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ڕێگا نادابەوە بەڵام ئەوە لە هەر حاڵەتێکدا لە داهاتوویەکە کە ئەو وەزعی پێش دێ لە ئێران ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە پێشەوەتوانێت ئەم گوتار و خطابە بە ئەمە هێزەکانی ڕۆژهەڵاتن باشە بەڵام خەڵک زۆرە با پێ بڵێم دکتۆر کەی ڕێگا درا هەڵبژاردنێکی ئازاد لە ئێران لە بانە لە سەقس بەڕێوە چوو باشە ئەگەر سەرکردایەتی ئێمە پێشەوە نەچوو زۆر باشە بەڵام ئێوە بۆ ناچن لە ئێستا کە تورکیا ڕێگادا خطابێک بن ئێمە
چون بەشداری کۆنگرەکانی هادەپ و هەموو برادرانەمان کردووە. عزیزم کاکەماکەکوشی لە کۆنگرەی هەدەپێ ئامادە نەبوو تارەکەی بخوێنێتەوە لە بەروی خراپ و دووەم کەس دەزانی یەکشت هەیە دەبێ حجمی حزبەکان ئاواتی ڕوانینە لە ڕووی پرۆتۆکۆلیەوە پارتی دیموکراتی کوردستان نەفوز و پێگەی لێکێتی نیشتیمانی کوردستان لە پێشترە کەواتە دەبێت لە ڕووی پرۆتۆکۆلیەوە تۆ حساب بۆ حزب بکەیت کە حجمە کە ئێستا تقریبا حکمڕانی هەرێمی کوردستانە وەستازیان ئەم چەند زیادە تووشی غروری کردوون بۆ وتارێک گەڵێ نەخێر ئێمە نابێ بکەینە دوای خۆمانی کوردستانەوە ئەمە هەر پارادۆکسە لەگە قسەکانی کاڵێ و پاشکۆی پارتی کرێکارانی کوردستان لەبەرەوەی پارتی کرێکارانی کوردستان پێی وایە ئێمە مووقیفمان هەڵوێستمان تەشخیصمان پشتیوانی باڵی تونڕۆی ناو پەکەکە کە ئێوە زۆربی معجبن قەزیی کوردی بە ئاراسەیەکدا بردووە ئێستا ئێمە ترسی ئەوەمان هەیە وا لە دەمیرتاش کراوە دەمیرتاش لە ئێستا و دەڵێ ئێمە بەشداری حکوومەت ناکەین ترسی ئەوە هەیە بەیانی مەهەپە و ئەکەپە حکوومەت پێک بێنن قەزەی کوردی بەرەو دواوە ناچێ زۆر چاکە مەهەپە و ئەکەپە نەخێر مەهەپەی ئەعلانی کردووە مەهەپەی کردووە پشتیوانیتان لە هەدەپە نەخێر پشتیوانیمان لێ کردووە ئێمە پشتیوانی وەکو ئێوە ناکەین کە تۆ شێوەزاری کرمانجی باکوور نەزانی بچی لەوێ هاوکی وتار بکە لێ تێنەگەن بامنە پرسیارە بکەم ئەزانوەس ئێوە باش نابێت تامی منی گوێی منیش باش نەبێ پرسیارەکەی من ئەوەیە دنیای مشکلە لە هەرێمی کوردستاندا هەیە وتم مشکلەی بێموچەیی مشکلەی خەڵک تەعین نابێ مشکلەی فیلپان نەوت بانزین ئێمە و پارتی دیموکراتی هەموو خێرە لێرە زۆر باشە ئێوە خێرە لێرە ئەڕۆن بۆ وڵاتێکی تر باسی حەلکردنی مشکلەکانەکەن ئەی بۆ دەست نایەنە دەستی مشکلەکانی ئەم مووقیفانە تاریخین لە دەستت بچێ نیشتیمانەکەت نەتەوەکە لە دوا ڕۆژ ئازامە دەکا قبول ئەم بێموچەیش تاریخینی بەڵام ناکرێت لە بەرەوەی لێرە ئەوزاعێکی قەیرانێکی سیاسی ئیداری هەیە نەڕۆین پشتیوانی لە هەدەفە نەکەیت ئێمە پشتیوانی ئێوە هۆکاری قەیرانەکەن کاکاروانەڵێ ئێوە قەیرانەکەتان دروست کردووە ئێوە موچەی خەڵکتان جاتۆ ئەزانێکی سبێنێ پێم خۆشە لە کوردستان ڕاپرسیەک بکرێت چێز مسببی ئەو تێکچوونی پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغایە بزانە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی طبعا پارتی دیموکراتی کوردستان لەبەر ئەوەی قبولی نەکرد مالکی هێز بێنێتە ساهرەمی کوردستان يعني مالکی دوو فەوج بوو قەیرانی نێوان هەرێم و بەغا بریتی نییە لە دوو فەوج هاتون خاکی تۆ داگیرەکەن یعنی تۆ پێ دوایە ئەمە دەبێمە دەستی لێ بشوین یعنی لە ئەنجامی پەیوەندی بێچێتی لەگەڵ مالکی بۆ پەیوەندی حکومی ئیداریمان هەبوو کاکاروان پرسیارەکەی منەوەیە گوتاری نەتەوەی ئێوە هەڵگرین یاخود ئێوە موسادی سیاسی دەکەن ئێمە ئەو هێزانەی دیکەش کە پشتیوانی ئەوە دەکەن بەڵام پارتی دیموکراتی کوردستان بە دڵنیاییەوە قیادەی گوتاری نەتەوەی کوردستان بە هاوپەش نەخێر مزایدەی سیاسیەکە من ئەڵێم ناتوانم بڵێمیکەتی لەبەر ئەو سەبەبی کە پێم وتی بەڵام ئەڵێم ئەشخاصی ناوێکی نیشتیمانی کوردستان چه مزایدەی سیاسیەکە ئێوە هەڵگری گوتاری نەتەوەی یاخود ئەوەی کەین مزایدەی سیاسی ڕووداوانەی لە 4-5 ساڵی ڕابردوو لە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی ڕوویداوە لە وڵاتانی منتقیەوە بە تایبەتی ئەو دەستکەوتانی کە لە ڕۆژئاوا لە باکوور لە باشوور پێکهاتوون یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی سەرەکی و ئاڵوگۆڕانەوە چه هێزی ناردۆ بۆ ڕۆژئاوا وازەحە کە پارتی ڕۆڵی تیا هەبووە پارتی زۆر باش پارتی ڕۆڵی تیا هەبووە ئەوە لەبیر نەچێ پارتی ڕۆڵی کاریگەری هەبووە کاکە خەر تۆ ئێستا ئەڵێ دژەتیرۆر چووە دژەتیرۆر پێم یەک کارمەندی زۆر باشە ئەو چوارگە تەنەچەکەی بردراوەتەوە بۆ زۆر باشە ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای کامیان بوو سپاس